الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان و ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. نزا و پاڕانەوە و دوعاکردن لە هەموو کات و ساتێکا بۆ ئینسانی مسلمان باشترین و چاکترین سیلاح و قوە و هێزی دەستێتی. نزا و پاڕانەوە عیبادەتێکە لەو عیبادەتانەی کە بەڕاستی پێغەمبەری ئیسلام بە کاکڵەی عیبادەتی زانیوە. نزا و پاڕانەوە باشترین قەڵای پۆڵایینە بۆ ئینسانی مسلمان و ئیماندار، بە تایبەت لە کاتێ تەنگانەدا، لە کاتی ناڕەحەتیە، لەو کات و ساتانەی کەوا خەم و خەفەت ڕووی تێکردووی، بەڵاو ئاگرباران ڕووی تێکردووی، وڵاتی لەژێر چەپۆکی زاڵم و ستەمکارایە، مسلمانان بەدەست زاڵم و ستەمکار و کافر و مشریک و نەیار و ناحەز و ئەناڵێنن. لەو کات و ساتانە مسلمانان باشترین سیلاح و چەکیان، قوەی هێزیان ئەوەیە کەوا دوعا بکەن و بپاڕێنەوە لە پەروەردگار، ئیسلاحی حاڵی خۆیان بکەن و خۆیان چاکەن، خۆیان زەلیلکەن، متەواضیع بن لە حوزوری پەروەردگارە. با خوای تەبارەک و تەعالا بێبەهاناتانەوە دوعاکانتان قبوڵکە، چونکە باشترین فریاد ڕەس غیاث المستغیثین ذاتی حەق تەعالایە. قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما. لأخير سورة فرقانا خوای تبارك وتعالى وكو حجيك لسر بێ باوەڕ و کافرەکان ئەفەرمێت ئەی خۆشەویست پێیان ڕاگەیەنە خوای تبارك وتعالى هیچ پێویستێکی بە ئێوەی کافر نییە. کاتێکەوە بانگیشتانەکە پێغەمبەرتان بۆ ئەنێرێ کە فێری عیبادەتتان کە، تای خواتان کە خوا بەیەک بزانن، فێری ئەوتانە بکا کەوا مسلمانی ڕاستەقینە بن، بە ئەخلاق بن، بە ڕەوشت بن، بەڵام ئێوە ئەو پێغەمبەرەی خەنە درۆوە ئەوە دڵنیابن عەزاب و سزای خوا پەیوەستە بە ئێوەوە، چ لە دنیا و چ لە قیامەتیشا. لە دنیادا خوا قەهر و غەزەب ببارێنە بەسەرتانە، بەڵام کات و ساتی خۆی هەیە، لكل أجل كتاب. ئەوە لە قیامەتیشا جهنم خالدا مخلدا فيها بەڕاستی بۆ ئینسانی کافر. جا علەما و زانان ئەفەرمون لەولا دوعاؤکم، دوعا و نزا و پاڕانەوە خەڵغانی پۆڵایینە، قەڵای پۆڵایینە، سیلاحی دەستی ئینسانی مسلمانە بۆ ئەوەی کەوا ئینسان لە بەڵا و مصیبەت و ناڕەحەتی دوور بێت. هەر بۆیە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت بە ئێمەی ئومەتە نازارەکەی خۆی اتقي دعوة المظلوم فإنها ليس بينها وبين الله حجاب. رواه البخاري. پێغەمبەری خوا خۆتان بپارێزن لە دوعا و لاڵە و شکاتی ئینسانی ستەم لێکرا و مەزلوم، وریا بە زوڵم و ستەم مەکەن. ئاهو ناڵەی جەرگسووتانیە ڕوادە حوزوری پەروەردگار. خوای تەبارەک وتەعالا گوێبیستی دەنگی لاوازی چینی چەوسا و مەزلومە، لە بەینی ئەوان و پەروەردگارە هیچ پەردە و عیجابێک نییە. بۆی ئاگادار بن، لەخوا بترسن، خۆتان بپارێزن لە ستەم و لە زوڵم، باستەم لێکراوان دوعاتان لێ نەکەن. بۆیە پێغەمبەر ئەفەرمێت دوعای مەزلوم ستەم لێکراو، مانای وایە مەزلوم و ستەم لێکراو لە کاتی تەنگانەدا کە هاوار ئەبا بۆ پەروەردگاری، دوعا ئەکاتە سیلاح و چەکی خۆی بۆ بەرگری لە خۆی، چونکە هیچ مەلجە و هیچ لایەکی نەماوە تەنها لای حەق تەعالا نەبێ. الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد نەبێ. ئەو زاتەی کەوا سەمەدە، پێویستی بە کەس نییە، فریاد ڕەسی مسلمانان و ئیمانداران و چینی چەوساوەیە، با ئەو چەوساوە، با ئەو ستەم لێکراوە کافریش بێت، بەڵام دوعا بکە، داوە بکە لە خوا هەر سەری ئەخا، با ئەهلی کتابیش بێت، با مسلمانیش نەبێت، مادەم مەزلومە و ستەم لێکراوە. ئاهو ناڵە و جەرگ سووتانی
ئەڕواتە حوزوری پەروەردگار. بۆیە لە کاتی ناڕەحەتیە، لە کاتی بەڵاو مصیبەتە ئێمە پێویستە چاو لە پێغەمبەری خۆمان و باقی پێغەمبەران کەین، چاو لە ئەسحابی پێغەمبەران کەین، چاو لە صالحان و خواناسان کەین کە چۆن هەمیشە و دائم بە دوعا و مناجات لە خزمەتی حەق تەعالا بوون، داوایان کردووە. بەڵام بە تایبەت لە کاتی ناڕەحەتیە، لە کاتی بەڵاو مصیبەتە، لە کاتی نەخۆشی و ناخۆشیە. حەزرەتی ئیبراهیم خوای تەبارەک و تەعالا لە زاری ئەوە بمان ئەگەڕێنەوە باسەکە کاتێکە نەمرود و ئەتباعی نەمرود ویستیان بەڕاستی لە ناوی بەرن، دوژمناتی بکەن، بیسووتێنن، ڕێگربوون لە بەردەم خۆی و ئاینەکەی و دینەکەیە. ئەوە بوو حەزرەتی ئیبراهیم فەرمووی حەسبونا الله ونعم الوەکیل. نەتیجەی ئەمەی کەوا فەرمووی حەسبونا الله ونعم الوەکیل، ئەم وشە مای لابەری خەموخەفەتە. کاتێککە تۆ ئەڵێی من خوام هەیە، حەسبونا الله بەسە کیفایەتە بۆ من زاتی حەق تەعالا کە بەرگری کاری من بێ و دیفاع لە من بکە. نەتیجەکەی ئەوە بوو خوای تەبارەک و تەعالا پێی فەرموو قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم وأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين. براسي إما أمر ما نكر أو أجريك أوان بوان كردوا أجر ساد برا ولا سر حظ إبراهيم بابا باخو باش بوي آثاري مدو نارعتي مكة زرري بيما جينا ويستيان فيلو طلق بران بري بكن ويستيان مكرو كيدو حيلة بكن بران بري لناوي برن بلام أوان من كرد بخسارة من أوان زرريان كرد. حضرت إبراهيم سركوتوبو، حضرت پیغمبر يونس سلامي خواهي لسربي لكاتك لقومك عاجزبيو الروات الناو دريا كعقوبيك أما كاتك وأروا قومك بجيالي أو خلقي فريد ناو درياوة ناو درياوة نانجي قوتي يدا. أما قرآن باسكا لو كاتنا رحتيا كادي خمخفت بيتاقتي لقوم كذب بدور لعائلو خيزان بدور قوم كوا كافر مشرك دشي وستاون أمي لرقي وان رقي هالقرتور روشتوا واسي لبان قوازي خواهي هناوا وكو عقوبيك خواهي تبارو عقوبي دا لناو دريا داو تاريكي شواو تاريكي سين هنگو أمزات باراوا لا لون زوها واري قشت حق تعالى أيوت لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. پروردگارا من ظلم لخوام کردووە شایەتی دەمیش خوایەک نییە ئیلا تۆ نەبێ پاکی و بێگەردی بۆ تۆ. من لە زاڵمان و ستەمکاران بووم فەرمانی تۆم بەتەواوی جێبەجێ نەکرد خۆم بە گونابارە زانم پەروەردگاری خۆم فریام کەوە. نەتیجەکەی چی بوو؟ فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين. خوای تبارک و تعالی ئەفەرمێ وەڵاممان دایەوە فیای کەوتین ڕزگارمان کرد لەو تاریکی شەو و تاریکی نەهەنگ و تاریکی دەریا لە غەم و خەفەت ڕزگارمان کرد قەومەکەشمان بۆ موسڵمان کرد بە هەمان شێوە وەکەذالکە نونجی المؤمنین. ئینسانی ئیماندار و موسڵمانان لە کاتی خەم و خەفەت و ناڕەحەتیە پەنا بۆ ئێمە بێرن ئێمە ڕزگاریانەکەین وەک چۆن حەزرەتی یونسمان نەجاتدا و ڕزگارمان کرد لەو هەموو خەم و خەفەت و تاریکیە. ئینسانی موسڵمانیش کە لاڵە و نووزەی بگاتە لای ئێمە بە حەق داوەمان لێ بکە ڕاستکا و ڕازگۆ بێ بپارڕێتەوە ئێمە ڕزگاری ئەکەین. بەڕاستی ئێمە مؤمینی ڕاستەقینە بین بەس بە دوعاکانمان گەورەترین قووەی هێز بەرامبەرمان بێسێ ڕوخێنین. بەڵام ئێمە موسڵمانی ڕاستەقینە نین ئیمانداری ڕاستەقینە نین. ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بین بەس بە دوعاکانمان چۆن بە دوعای پێغەمبەری خوا لە چەندین غەزا ئەسحابی پێغەمبەری خوا سەرەکەوتن با ڕێژەکەشان کەم بوایە با ئەو سیلاح و تفاق و چەکەیشان نەبوایە چونکە دوعایان بوو پێغەمبەریان بوو دوعای بۆ ئەکردن خوا ڕزگاری ئەکردن. حەزرەتی زەکەریا منداڵی نەبوو داوای لە خوا کرد ڕەبی لا تەذەرنی فەردە وئەنتە خەیڕ الوارثین. پەروەردگارە بێوەرەسەم مەکە تۆ دەوڵەمەنی. ئەم دوعایە کرد تا خوای تبارک و تعالی فەرمووی فاستجبنا له ووهبنا له يحيى واصلحنا له زوجه. کێ منداڵی نییە؟ کێ بێتاقەتە بۆ منداڵ؟ کێش نەکەی ناساڵحە منداڵی ناساڵحە؟ ئەم دوعا بکا بە یەقینەوە وكذلك ننجي المؤمنين. خوا وەڵام تداتەوە
حەزەتی زەکەریا ئەم پێغەمبەر نازدارە تەمەنێکی زۆرە خوا حەزەتی یەحیای پێدا منداڵەکانی بۆ ساڵح کرد. ئازیزان و خۆشەویستان، حەزەتی ئەیوب کاتێکە نەخۆش بوو ناڕەحەت بوو، کێ نەخۆشە و ناڕەحەتە؟ تەنها شافی حەقی ذاتی حەق تەعالایە، دەرمان و دکتۆر هەمووی ئەسباب و سەبەبە، شیفا لای خوایە. ئەوە تا حەزەتی ئەیوب لەو کاتە ناڕەحەتیە 18 ساڵ بە نەخۆشین و ئەیناڵان هاواریە کرد، دوعایە کرد. لە دوعاکانی فەرموو رب أني مسني الضر وأنت أرحم الراحمين. كيه الضر ناڕەحەتی پێوەیە، کێ نەخۆشینی پێوەیە؟ با حەزەتی ئەیوب ئاسا دوعا بکە بپارڕێتەوە بە یەقینەوە. خوا لە وەڵامی ئافرن فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثله معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. خوای تبارك وتعالى وەڵاممان داوە ناڕەحەتەکەمان لەسەر لا بردووە لەسەر ئەما کرد، ماڵ و مناڵەکە لێمان سەدۆ پێمان بەخشیەوە. ئەمە ڕەحمەت و سۆز و میهرەبانی ئێمەیە بۆ ئەو وەوە تەواوی ئەوانەی کەوا عابید و خوا ناسی ڕاستەقینەن، ئەوانەی کەوا ڕێچکە و ڕێبازی پێغەمبەران و ساڵحان و خوا ناسانەک نەبەر. ادعوا ربكم تضرعا وخيفة إنه لا يحب المعتدين. خوای تبارك وتعالى خۆیە فەرمێت ئێوە دوعا بکەن بپارڕێنەوە بلاڵێنەوە مەویست مەبن. خوای تبارك وتعالى ئەوانەی خۆش ناوێ دەست درێژکارن یا دوعا ناکەن. پێغەمبەری خوا فەرمێت خوای گەورە تووڕەیە لەو کەسانەی کەوا ئامادەنین دوعا بکەن بپارڕێنەوە. یەکێ لە ساڵحان و خواناسان ئەمە لە چەندین ئاەتی ترە خوا باسی دوعامان بۆکە. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان ادعوا ربكم. خوا فەرمێ بانگ بکەن لە خواتان، دوعا بکەن بپارڕێنەوە. وعدی خواتیە ئیستیجابەیە، وەڵامدانەوەیە لە کات و ساتەکانە، لە شەو نوێژەکانتانە، لە دوای نوێژەکان، لە پێش نوێژەکان پەلە مەکەن ڕامەکەن. هیوا هەیە نوێژەکە بۆی دەرەچێت. چەندین جار پێغەمبەر لە سەحابەت و ڕەبووە فەرمێتی یەکسەر نوێژەکە ڕامەکە بپارڕێرەوە، پێویستە بەخوا نییە تەسبیحاتەکە ڕێک و پێک بکە، دەست بەرزکەرەوە داوا لە خوا بکە، باخوا کارت بۆ ئاسان کە، باخوا لە دنیا لە بتپارێزێ، باخوا دوعاکانە گیرا بکە پەلە مەکە. یەکێ لە مەرجی قبوڵبوونی دوعا چۆن بسم الله و حەمد و سەنا و سڵاوات دەچێت پێغەمبەری خوا. ئەگەر کەسێک دوعا بکات لە ئەوەڵ و لە ئاخیر و ناوەڕاستە سڵاوات دەچێت پێغەمبەری خوا دوعاکەی گیرا نابێ. کەسێکی پەلە بکات لە وەڵامدانەوە دوعای گیرا نابێ، پەلە نەکەی، ئەبێ ڕاوڕاوان نەکەی، ئەبێ سەبر بێ، ئەبێ چاوەڕێ بکەی، چونکە خوا یەقین وەڵام دەداتەوە. یەکێ لە ساڵحان و خواناسانە فەرمێت عەجیبم لێ تێ بۆ 4 کەس کە 4 شتیان غافڵ کردووە یان 4 ئاەتیان غافڵ کردووە. عەجیبت لمن ابتلي بغەم، عەجیبم لێ تێ لەو کەسێکەوە غەم و ناڕەحەتی ڕووی تێ کردووە بەڵام غافڵە لەو ئاەتەی سوورەتی یونس کە خوا لەبارەی حەزەتی یونسەوە فەرمێت لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ئەم زیکرێکی زۆر گەورەیە. هەندێک لە عولەما فەرموون ئیسمی عەزەمی تایە بیکە و ئەنجامیدا. لە سەید الاستیغفارا هەیە کە بەیانە نێوان سونەتە ئینسان بیکە، چونکە خوا لە وەڵامە فەرمێت فاستجبنا له ونجيناه من الغم، وەڵامی ئەدەینەوە و هەروەها ئێمە لە غەم و خەفەت ڕزگاریش یەکەین. ئەفەرمێ عەجیبم لێ تێ بۆ کەسەی کەوا نەخۆشی و ناڕەحەتی هەیە بەڵام ئەم ئاەتە ئیمال کردووە رب إني مسني الضر وأنت أرحم الراحمين. خوایە من نەخۆشی و ناڕەحەتی و دڕڕووی تێ کردووم، تۆش ئەرحەم الراحمینی، ئیهمالی مەکە. خوا فەرمێت ئیهمالی مەکە. فاستجبنا له وكشفنا ما به من ضر. ئەوەی کەوا ئەم دڕڕەی پێوەیە، ئەم نەخۆشەی پێوەیە، ئەم ناڕەحەتەی هەیە کە ئەم دوعاکە خوا وعدی داوە، وعدی خوا ڕاستە. إن الله لا يخلف الميعاد. أو خواف من إيما أو ضر ناڕەحەتی لەسەر لا ئەبەین. عەجیبم لێ تێ ئەم ساڵحە فەرمێت ئینسان کە ئەم دوعا گەورە و ئەم دەرمانە گەورەی هەیە و بەڵام فەرامۆشی کردووە. عەجیبم لێ تێ لەو کەسەی کەوا ئیبتیلا هەیە بە خەوفەوە ناڕەحەتە بەڵام حەسبی الله ونعم الوەکیل ئیهمال کردووە. بۆ ئیهمالت کردووە؟
چۆن ئیهمالیەکەی ئەوە بەڕاستی گەورەترین سیغەیە، گەورەترین وشەیە بۆ لابردنی خەم و خەفەت و ناڕەحەتەکان. چونکە خوا فەرمێت فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء، ئەوەی کەوا ئەڵێ حەسبونا الله ونعم الوکیل، بەڕاستی خوای تەبارەک و تەعالا نیعمەتی خۆی ئەڕژێنە بەسەریانە، فەزڵ و گەورەی خۆیان پێدا، ئینجا هیچ سوء و ناڕەحەتێک ڕوویان تێناکە. ئازیزان و خۆشەویستان، عەجیبم لێتە لەو کەسەی کەوا مبتەلایە بە مەکری خەڵکی و فێڵی خەڵکی و زوڵمی زاڵمانەوە، بەڵام ناڵێت وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد. چونکە خوا فەرمێ فوقاه الله سيئات ما مكروا، خوایان پارێزێت لە مەکر و کیدەی کەید و حیلەی فێڵی ئینسانی شەیاطینی ئینس و جن، کاتێک کە تۆ ئەڵێی وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد. ئازیزان و خۆشەویستان، ئێمە چەندین ئاەتی قورئان، چەندین فەرمایشی پێغەمبەری نازدار هەیە لەسەر دوعاکردن، فەزڵی دوعاکردن، بەرەکەتی دوعاکردن، ئیمان نەکردنی دوعاکردن، ئەوە تا پێغەمبەری خوا بەیانیان و ئێواران وەکو دەرمان لە سەیدەلەی سونەتی خۆی چەندین زکری بۆ داناوین بۆ پاراستنی خۆمان لە دنیا و لە قیامەتە. ئێمە فەرامۆشمان کردووە، ئێمە ئیهمالمان کردووە، بە تایبەت لە کاتی ناڕەحەتی و بەڵاو مصیبەتە چەکی دەستمان با دوعا بێ، سیلاعی دەستمان با دوعا بێ. چونکە دوعا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەم دوعا بە مەرجەکانیەوە بە شەرتەکانیەوە وەک ئاماژەم پێکرد هەندێکی ئینسان بە دەستنوێژەوە ڕوو بە قیبلەوە بسم الله و حەمد و سەنا و سەڵاو سەلام لەسەر پێغەمبەری خوا لێدا، سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدا، یەقینی هەبێ، سەبر و ئارامی هەبێ، بەردەوام بێ، ماندوو نەبێت تایە. ئەم دوعا بێ ئاوا بکە لە کات و ساتەکانە، لە شەو نوێژە، لە پێش و پاشی نوێژەکانە، لە ڕۆژی جومعە، لە شەوی جومعە، ئەو کاتانەی کەوا دوعا تایە گیرا بێ، ئەنجامی با ئینشاءالله خوای گەورە مەویسی ناکا، مەویس نەبێ لە ڕەحمەتی خوا، چونکە خوا ڕەحمەتی زۆر زۆرە. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەرە فەرمێ ئینسان کە دوعاکە، ئەم دوعا بەڕاستی سێشت بۆی ڕۆدا، یا دوعاکەی لە دنیا قبوڵە بێ، یا ئەندازەی ئەو دوعا کە ئەپارڕێت خوا بەڵاو مصیبەتی لەسەر لا ئەوە، یا خۆی خوای گەورە بۆی دوعاخا بۆ قیامەت و لە قیامەتە هەمووی ئەجر و پاداشتە بۆی و هەمووی فەزڵ و گەورەی پەروەردگار ئەڕژێ بەسەریە. ئازیزان و خۆشەویستان، لەم کات و ساتەی ئێمەی موسڵمان و ئیماندارە کە ناڕەحەتین، بەدەست کوفر و ئەناڵێنین، وڵاتانمان بە تایبەت غەزە و فەلەستین سەیرەکەی لەژێت تۆبارانی یەهودی بێڕەحمایە، جوولەکەی بێڕەحمایە، باقی موسڵمانانی تری وڵاتی ئیسلامی لەژێر دەستی حوکامی زاڵمایە. ئەوەتە وڵاتی وەکو سعودیە کە بەحساب پایتەختی ئیسلامە کە تەرویج بە فەسادەدا، هەرچی خەڵکی هونەر بەحساب مفسیدی عالەمیە هێناوێتێ وڵاتەکەی، لە کاتێکە وڵاتی موسڵمان تۆباران ئەکرێ، قەتڵ و عام ئەکرێت، ژن و منداڵیان بەڕاستی هەتکەکرێت، لە ناو ئەبرێت، ئەرۆ خانوو ماڵان ئەڕوخێنێ بەسەریانە، ئەو لەو کاتا جیاتی ناڕەزایی دەربڕین، جاتی هاوکاری حەفلەیەکە و احتفالەکە. ئەمە وڵاتی تەوحیدە، ئەمە وڵاتی موسڵمانانە، ئەمە حەرەمەینی شەریفەینە، ئەمە بەڕاستی گەورەترین زوڵمە. ئەڵێن قودس داگیر کراوە، وەڵای قودس لە چاو مەکە و مەدینە قودس داگیر نەکراوە، حەرەمەینی شەریفەین زاڵم و ستەمکاری حکام و عمالی یەهود داگیریان کردووە کە فەسادی تیاکەن. ئازیزان و خۆشەویستان، ئێمە تەنها شتێک دوعامان هەیە کە دوعا بکەین خوای گەورە یەکەم جار مەکە و مەدینە و ئەو وڵاتە ئیسلامانە پاکاتەوە لەو حکامە زاڵمانە، دووەم جار ئەو زاڵم و ستەمکارەی یەهود کە واکا بە وڵاتی موسڵمانان، خوای گەورە ئێمەش و ئەوانی لە فیتنیان پارێزێت. ئازیزان و خۆشەویستان، دوعا باسی لا ئەو چەکمان بێ، خوای لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ناوە جوانەکانی خۆت، لەبەر خاتی خاتدارانت، لە پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانت، خوایە بێ بەها نامانەوە. یا ڕەبی خوایە ئێمە نەکبەتی و ناڕەحەتی، ضڕ و نەخۆشی، زوڵم و ستەم ڕووی تێکردوین. یا ڕەبی پەروەردگارە ئەڵێن حەسبونا الله ونعم الوەکیل، حەسبونا الله ونعم الوەکیل، حەسبونا الله ونعم الوەکیل. پەروەردگارە تۆ بۆ ئێمە بەسی، پەروەردگارە فریاد ڕەسمان بە، بێ بەها نامانەوە، لەم هەموو زوڵم و ستەمە ڕزگارمان کە، وڵاتی موسڵمانان ڕزگار کە، بە تایبەت غەزە و فەلەستین پارێزاو کە لە دەستی مەکر و کەید و حیلە و فێڵ و ستەمی یەهودی مەلعون، جوولەکەی مەلعون، ئەوانەی کەوا پشگیریانەکەن، ئەوانەی هێزیان بۆ نێرن. پەروەردگارە
فریای ئەو مسلمانانەکەوە. یا ربی خوایە سەبر و سەباتیان پێ بەخشە. ئەو مسلمانان سەرخە بەسەر یەهودا جێژ و جاشیەوە تێک بشێنە بەسەرەکە. خوایە وڵاتی مسلمانان هەمووی پارێزاوکە. یا ربی خواه کوردستانی ئەمەی پارێزاوکە لە هەموو زوڵمێ، لە هەموو زاڵمێ، لە هەموو ستەمکارێ، لە هەموو مەکر و کەید و عیلە و فێڵێک، لە هەموو نەخشە و پلانێکی خراپ لەلایەن زاڵم و دژمنانمانە بۆماندا ڕێژراوە. یا ربی خواه ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دژمنمانە پەروەردگارە. یا ربی خواه لە ناوی بەری. یا ربی خواه کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئیمان و ئیسلام خێرێ دڵیانەوە. یا ربی خواه ئەگەر چاک نابن باش نابن، دشی دین و خاک و وڵات و نیشتیمانمانن، دشی ئیمانمانن، دشی ئەخلاقمانن، وڵاتمان وێرانەکەن، وڵاتمان هەرزان فرۆشەکەن، بەرامبەر بە میلەتانە زاڵ، بەرامبەر بە میلەتمان زاڵمن. پەروەردگاران نان بڕمانن، خۆت بڕمانن، زیاتر ئازارمانە دەن. خوایە ئەگەر شیاوی دادن خوایە دایتیان دە. خوایە ئەگەر شیاوی دادنە خوایە عالیها سافیلها، خوایە لە یەهود و نەسارا خراپتیان پێ بکە. یا ربی خوایە لە فیرعون و نەمرود و قارون خراپتیان پێ بکە. یا ربی خواه فریای ئەم میلەتە مەزلومە چەوساوە ستەم لێکراوە بکەوە. یا ربی خواه لە هەموو نەهامەتی و قەیران و گرانێک پارێزاومان کە، لە هەموو برسێتی و ناڕەحەتێک پارێزاومان کە. خوایە بارانی بە ڕەحمەتمان بارێنە. خوایە مەئیسمان مەکە لە ڕەحمەتی خۆت. خوایە بارانی بە ڕەحمەتمان بارێنە. خوایە بارانی بە ڕەحمەتمان بارێنە. یا ربی خوایە دوعاکەین و داواکەین، لە دوعا مەئویس نابین، بەردەوامین و سەبرمانەیە. حەسبونا الله ونعم الوكيل. ربي أني مسني الضر وأنت أرحم الراحمين. خوايا نارعتين، خوايا بطاقتين، خوايا نخوشين، خوايا ببارانين، خوايا ظالم سلمان ليكا، خوايا فرياد رسمان با، خوايا فرياد رسمان با، خوايا ببهانا مانوا، خوايا باراني برحمت مان وبارانا. يا ربي خوايا نا أبيض مان مكا، خوايا شفاي نخوش كان ما با، عاقبتي بيرا كان مان بخير بيرا، هداية جنجا كان مان با. يا ربي خوايا هداية جنجا كان مان با. يا ربي خوايا جان بإيمان وبمان جنوب مان بيرون زندو مان كروا. يا ربي خوايا لروج قيامة شاه لسر پردی سیرات حەزەتی ڕەسوولی ئەکرەم بانگمان بکا و دەرمان نەکا، لەسەر عەوزی کەوسەر بانگمان بکا و دەرمان نەکا. یا ربی خوا لەبەر سێبەری عەرشی خۆتا بانگمان بکا و دەرمان نەکا، بە دەستی مبارەکی ئاوی کەوسەرمان باتێ، لە توینەکەینەک بەری دنیا و ڕزگارمان بێ. یا ربی خوایە لێت دەپاڕینەوە ئەوەی دڵسۆزی مسلمانانە، ئەوەی دڵسۆزی ئیماندارانە، ئەوەی برەوە بەم شەریعەتەدا خوایە یارمەتی بەی. یا ربی خوایە ئەوەی مزگەوتەکان و باڵەکانی تو ئاوەدا نەکاتەوە خوایە یارمەتی بەی. خوایە ئەوەی دەستی لە دروستکردنی مزگەوت ما هەبووە. یا ربی خوایە لە ئەوەڵەوە تا قیام الساعە بەردەوام و خزمەتەکە. یا ربی خوایە گیان خزمەتی پێ بکەی. یا ربی خوایە یارمەتی بەی، بیکەیتە کەشتی نەجاتی، شیفای نەخۆشینی، مایە عیزەتی دین و دنیای، بە هەر دینار و درهەمە داوێتی ئەیدا. یا ربی خوایە گیان سەربەرزی دین و دنیای کەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.